شفر لسرخو بلرو يشتن تندو طلبه ايه آگه داری پیش خود بزور وریا بزور تلق به ای کاچی شفر لسر خوبل رو یشتن تندو طلبه ای آگه داری پیش خود بزور وریا بزور تلق به ای هاولاتی بەڕێز ڕێزگرتن لە کارمەندی هاتسۆ ڕێزگرتنە لە یاسا خوێندنای خوای بینن ماسکار یانی ئەوە بخۆنە بۆ خودە پیسە ئەوە چەند جارە لۆتان ڕێک دەکەی ئەو کارایی بگرین لە دەستەن دەربازێک چییان قابلت چییە دەفری ئەتقوتی دەدا دەفر ئیش بە پیاوان دەکرێت پیاو کاک حەمەد بەس ئەتووەکی قسان دەکەی 24 سعات ئەو ئەوڵایەت لەسەر زمانیە لە دیوەخانێ هەر مەتعمەتعی ئەوڵایە دەفەرموو ئەو پێی نەکرا چی دەگە دەکەی ێ باشە ئەولا سبکە ئەولا یەک کەسە یەک تاقە کەسە چی پێ دەکرێت شێخوا دەتەوێت توو ڕەبم ئاخەنە پیاوەکانی پیاوینە پیاوی ڕەشیدی دەوێ ئەوە نامۆ دابەستینە بەس دەخۆن و عیب نەبی دڵم مەکەوە ئەمن بازایان ناسم دە باشە ساڵح ئەتە چت پێ دەکرێ ئەمنتم پێ دەکرێ ئەو جە دەبینێەوە چێخوا حەمەد والله وبالله وتالله هم كاكاجي من سالة لو خاطر خواب بيغمبر اما قول شين دري بسر خوبكم اگر شي خوا ايش التكليف لكاتن كاكا امد سبكم قول شي بسر خوبكم ما لبر خورا بكرانو ما استارشيان شي خوا امي لبيلا دفر مسالح او بابا او امن وازم هنا اتو ناري امن زلامم هي لتساوي الشيري ناقرينوا بلي والله داود زي بدر داود بيني الله بتساوي خود بابا خوزي اود بكر بايا بخدا امن جيس العاتم ذاك صالح ديكي الله كلها موديزان بيا اسكو هكا بمناري حمد كيف تتبع وايدي تعواه هيا بمناري برشيدي عولاي بمير خاسي بشان الشوكتي كنت بارنا برا من نبا لكراتي من داري عبدو شهم خبيان هور ذكرت عولا نانا تجيبوكو دوازدي بك خيري من بس بخت سنبي لدنياي بس بخت هذه أوزادن بينيوا أولا نتشو بسي سهلة ايه صالح شو تقول؟ صالح مشوج مبا هؤلاء سوى دعوة نكر جاتو يعني لقد قرانا هموي سن هي الكي وهذا قرما يعني قابل السداوة كده ما كوني بخير والله شيخوا ساوك أمن أو قلو قرمانم لشامي دي أو كرباب مريشكانا لا كرمشان ده كرمشان يوزا إيه أو أمن نايدمي أو دزاني أو ناكلي بدا معهم كسش تاوكم أو بياي خويدي دنا صالح لو حاضريان نبي ترو موجودة أو لا ليرة أتو قال خوش دي زور قدر دقيقة تو خو كودري هذا قصيب كيف ما أذكى النبي والله شيخ من باشا رزاي تبعات الصالحي بيوان زانيت يا هو تبعاتي هرواي أم لزان وقدمش يا آخر بخوش صار ذا بيتوا كاتش طق لبركي لا أولا لباري أري والله بتسبي خوي هيلكو شتر ذا نقول كان لبوديني وای نمری ماموتک دزانی چند در نیست کنده اینی غدا فرمان ولا بابا رو پیاده نرد الله يشوفه هاو بابا صالح بابا نغدار ونمدار كاكا شيخوا بابا اوش ما نيست نما نيست كبا من ناري كند دوي هاي بلا إلا بلا فازده هيركي دوي لا
صالح لك المشانة كانها أول ساكا لقد اشترك بدي هەوکە سالە مادام پیاوەتێکی هەردەکەی پیاوی باش بە باشی بیکە هیچ خەمن نەبێ ئەوڵە ئەوی لەبەر خاتری شێخوای چ دەوێ ئەمن ئامادەمە چۆن ڕاوەستە ئەوڵە ئەگەر ئەمن ساڵح بم دەبی شتێکی وەهات بدەمێ هەر لە خۆ هەردەی عەلی عەلی بەرە بابا وەرە کوڕم وەرە تانیشە بله عەلی جێ بدێ بزانە چت پێ دەرێ ئەمن لە خزمەتتم سەرسەر و سەرچاوم دیسان دەست قسەی عەلە خوبن ئەخێر عەلی بزانە بابت چت پێ دەرێ کوڕم دەقەرەمم لۆ دەینی دەچێ ناو باخچەی لەگە پازەی هێرکەی بریش شیشامی بابا ئەو هەموو قەرەمە گورە و ئەو هەموو هێلکە شامیە لۆ چ بەخت گەورە چییە ئەوزە جێ بدێ عەلی وەشی هینا بزانم لۆ بابی خۆت چ دەکەێت بەسەرچاو بابا چت دەوێ ئەمریکا عەلی بەرێ باش جێ بدە بابی خۆت بەرێ قۆدی ئاوەکم لۆ دەینی قۆدی باش دەیکورێنی حتا بڕقی دێکێ بەرێ قەرەمەکانیە بەرێ یەک یەکن ناو ئاوا گەرمەکەی دادەنی و دەردەنی لەولا دادەی یەکێک ئەوە باشە کوڕم زۆر باشە دەبی نەکەی باشە زۆر باشە ئەرێ بەڕاست بابا بەس ئەو قەرەمانە عەدم نابی کوڕم لەسە سەبرام ڕاوەتە هێشتا مایە هێرکەکانی دیتە بەرێ یەکێک دایە ناو ئاوەکان وەچ قەرەمەکان یەکێک دایە ناو ئاو گەرمەکەی و دەردەینی هەمویان هەمیان ئەوە دیارە لە بۆ کاک ئەوڵای بەڕێزم دەزانێت دەکرم من چەند خۆشەویستە ماشەوێ لە بەرەوی چاوم دەستە خەوێ بەس لەبیر نەکەی ها بەس بابا وەڵاهی نە قەرەمەکە و نەهێلکەکە کەلچی یەک فلوسیان نامینێ ئەو دەوەچی کەرچی ماو کەرچی لێدیت بچ کەلک دێ ئای بابە چەند لە دنیاە دەزانی ئەوها بە کوڕم ئەوهاوەکی بابت بە ماری خۆت بەلال بە بەدەی خەرچیوە مەکە وارەقینی توانی خۆمە بە خۆم پەیدام کردیا لۆ ئەوڵای ببین و بدەینە ئەوڵای ئەوڵا کەشکەی پێلێدا ناخوا كاك عمر ياخو بخير بسرسر وسرسال تعود خذ بي كيف حالك؟ والله الحمد لله درس مع ذكي مالك ولا باشا؟ والله الاخوة بزادي احمد كوا والله باشا درس مع ذكي كاشي بندي هم باشا الاخوة بزادي والله الحمد يا لله اخوة بخير اولا زاني خبرش خوش دهني اگر اول راس بي براسي مزجين كان ذكري خەمت نەبی چێخوا لەو زوانە هەردەیگرم قەت بفرتە ئاسمانە شەردەیگرم باوڕت بۆ خودای هەبی سەرەداوەکم بەدەستکەتیە ئەو جارە شتەکی گەلە گەورەی پێوە دەبیتن کار ئەمەد بري دەرێم ئیشکەتە دا و ماوەت نانە باش دەیگرن هەوکە سالە لە کۆر ئەم مۆزوع ئەو دزەی گەڕێ ئەگەر بە داوێش نەیگرین بە خودای زانی چییە بەتەرێ هەر ئەو جارە دەیگرم لە کۆر ئەو مۆزوعی گەڕێ بە سادە ئەتوو بە من نارێت ئەو قەرەمە گورانە ئۆهێلکانە چ بوو لە بۆ منتان هاتبوو لۆکال ئەوڵە چ بەلایەن هەبوو نا سالە یعنی پیا حەق بێتن وەڵا باوڕووی بۆ خدای هەبی هێلکەکان هەموو پیس بوو قەرەمەکانش نیە لە جێ خۆیشی بوو ئەمە چ بکەم کە ئەتوو بەدبەخت وەڵاهی سالە ئەگەر ئەمە شتێکی لەو دنیای بزانم ئەتوو یان چاوت بەدوو بوو یانەچینێ ئەوە تە فرتوفێرێک لەگەر ئەو شتانە کردیە باشە قەرەمە دوو قەرەم هیچ چی نەبوو کاکە هێلکە دوو هێلکە هەر هەمووی پیس بوو چێخوا أنا براس صالح تخوات سلشت الخدمات كردو دەفەرموو چێخوا پیاخۆرای بش دەرچوو ئەدی هەموو جارێ وەچی پێت درێم ئەوە ئیوەی نییە تو پیاوەتی لەگەر بکەی أنا براس صالح تو أخوي أو قادم اشترينا تسليه كردو ئەکە بە من نارێت ساڵح لە هەموو ڕۆژان ئەو ڕۆلو هاتێ دیوخانی بە من نارێ چێخوا با بڕۆم ملی خۆم بشێنم باشە ئەمن خوا عافیس
دەفەرموو ئەوڵە جارێکی دی داوای هیچم لێ ناکەی تێگەیشتی دەفەرموو وجدي كنا ما شاء الله كابراك وقطرنا صالح باشە چێخوا ئەمنۆ ئەوڵا فەرقمان هەیە باشە ڕۆژێک لە ڕۆژان ئەمن هیچ تەقسیریم بۆ لێ دەنابێت نارێم تەقسیرت بووە نارێم تەقسیرت بووە ئەدی لۆ هەر شتێکی دەدەیە من دووقات دەدەیە هەوڵان لۆ ئەوڵا لەم پیاوترە صالح نارێم لە تو پیاوترە بەس ئەولا لە تو بە سەروبەرترە و ئیش ڕێکترە زەما پۆجێتان لێیە ئەوها هەز باشە باش صالح پێت ناخۆش نەبی ئەولا کابرایەکی ئەو هەیە بێغەر و غەشە وەچ تو نییە کورە ماخە تو ڕەکل لە ددانی خۆ دەبتەوە تو چێت خۆش دێ بەس پێم برێ هەندە قەرەم و هێرکەدایە هەر ئاو هیچی بە هیچ نەکرد چت گۆت شەفیق والله بابا حوڵا پیاوەشی چاکە خزمەتی گوندەکەی دەکات ئەتیش کاک شەفیق باشە بابە چێخوا باشە با ئەو لە من پیاوتر بی لۆم ڕاوەتا کوڕی ڕەحمانە شەلی بين دزكي بين ولا إيه ولا نير داني دانش كلا دانش أنقبرون بابا أنقبرون لا بابي متكي أري والله عودا هاي خيري قصي خد جاندس شيخوا صبري دي همو إيشك بصبر دقي نتيجة بلاش جنان قلت يا بصبر بسيرة دبي تتري صالح شو تقول؟ دەبتە سندان دەبتە درەدە توف عمر النبي الصالح عليه والله ئەوزە ئەولا بري ئەمان وەختی خۆی وعدم پێدا بوون ئەگەر ساڵەشی هاتان ئەو دزەی بگرن ئەمن خۆتان پیاوەکانتان خەراب بکە ئەوە وعدم پێدا بوون بە هەردووکتان والله مارد سەدزار ئاوا ئەوەی ناوێ ئەو ئەزێتەی ناوێتن شێخوا هەمکە ئەمە برین ئەوە لە تومان نەکردی هەتەنە ئەمە لە ئەو گوندەمان کردی ئەوە دزی لە تو کردی سبەیرە لە منیشی دەکرد چێ نارێ دووس بەی وەڵی ساڵحیشی تاران دەکرد نانا ئەولاتی جێ بدێ ئەمە دەبی وعدی خۆم بگەین وەزیر زای چ دەکەی پیاوەکانت چیهان ئەوانەی گەستیتیان بە تەواوی بەری دایان بێ شاری دەچی یەکە قەدەجیچی چاچان دەکەی لە کراشی حتاکو جەمەداری و کراوی بابا کوی ئەتو دەرێ ئەمە وا دەکەم نانا ئەو هەر حەق خۆتانە ساڵح ئەمر کە ئەتو چ دەیە چێخوا لۆ بڕۆ کن وەستا دوبرای خەیاتی لەناو قەیسەری هەولێرەیە ڕاست ساڵح ڕاست ئەمە ئەو لە زبرایلمان هەیە خەیات والله برێن چێ من نەبیستیە لە هەولێرەیە لە هەولێرە بەناوبان باشە بابە باش ئەمر کە چ لۆ بکەن زارم ئەمر نەکە یەک کورتانم لۆ بەڕادام بدا کورتانی پشدەری نەخشی زۆر چاکیشی بایەتی چێخوا دیارە مستحقی ئەو کورتانەیمە تو وەی لێ مەکە هاشاش تو وەی لێ مەکە لەگە ئەولای فەرقت نییە لۆی لێ دەکەی هاشاش تو کاکە ئەوانە مەکە بە هەر حاڵ ساڵح دوایە پێک دێنەما ئەودا دەزانیت چی دەکەی ئەو دزەم لۆ چ لێ دەکەی ئەمر کە چێخوا دەچی لەناو سەرجیندانی لە فەلاقەی دەدەن دوو شەو دوو ڕۆژ هەموو ڕۆژەچی نەشخۆشی لێدەن دوایە تەسلیم ناقیکە ئەوکە شێخوا نابی ئەو جارەمە ئەو لە جار و مار نییە ئەو جارەی دی خراپتر دەکاتن ئەوەی پێ دەرم ئەوەی جێبەجێ لە بووم دەزانی سزەدەرشی لەو گوندەیدا چ ئەزێتی ئەو خەرکەدا ئەو کابرا ئەو بەد ئەمەدا والله مام چێخوا چەندی تەمەشاتێکە ئەو کابرا وەزعی تەواو نییە بابات بە دیوەخانە بڵێ وەزم تەواو نییە ئەوەم لۆ دەکەی ئەولا باشە بڕۆ خوددا مارت کۆرە وەرکاتەوە چێخۆ دە تو چ ئاگات دەو خەرکەیە بەخۆ تێر و پڕی ئەمەش برسینە دەبڕۆ خوددا تۆرێ ئەو هەموو حالەمە دێکاتەوە
هی دەوڕوت ئەرێ وەڵا تو نابێت قسەی باش لە دەوی دەربێ تۆ دەزانین لە حزور چێخوای دانیشتی ئەوە چ دەرێ ئەو بەرە لە چ برمە برمی تێ ناگەم چێخوا ئاەتەکەی خوای تبارك وتعالى دفرمي بسم الله الرحمن الرحيم والكاظمين الغيظ والعافين عن الناس يعني معناها كي او يدري وابزانم ما بشيخوا همو غضب وشيني خوي قودا وخواردي بعقل معفوم دكا الله لو راز ناري لدي وخاني كده برك وفاة بي وفاة برامبر شيخوا ودي وخاني عيب لو تلو من لدي وخاني درو بكين برامبر شيخوا درو دراسة كان بريه خير صالح لو تسبوا خير ما خير شيخوا او جونت بيددا راسة كان بيناري امن راسة كان بيدري ما من يعني أولاد درويدك بس صالح بريه درويك ئاگرەی بکوژێنتەوە لەکنە من لە ڕاستێکی گەلک باشترە فتنەی هەرگی سێنی ساڵح دەوزە قڕت بەسەری ڕوو لە چێن دەردەکەی قڕی دنیات بەسەری ساڵح خۆگوێتان لێیە چێخوا چ دەرێ ئەنگۆش قسەی چێخوای بەڕاست دەزانن ئای قڕت بەسەری ساڵح دەردە ساڵح لە خۆت هەردە و سێزرتی لە خۆت هەردا ئاوایی بدێبێنە بڕۆ براینە هەر وەختەکی برا گەورە ئەگەر بە قسە یەکەکی کرد و جێ لە قسەکانی گرت و قسەکانی لاپەسند بوو واللهی حیفە لە بۆ ئەو کابرای لە قسەی خێر و مەسلحەتی ئەو خەڵکەی زیاتر هیچت کە برێ کورە واللهی گوناحە